کوردانی ڕۆژاوای کوردستان خۆیان بۆ فراوانبوونی شەڕ ئامادە دەکەن. بۆچی دەرچوونی ترامپ مەترسی لەسەر ڕۆژاوای کوردستان زیاتر کردووە؟ ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەمریکا کاریگەری لەسەر کوردەکانی سووریادا دروست کردووە و دوای سەرکەوتنی دۆناڵد ترامپ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا هەڕەشەکانی دژی هێزەکانی سووریای دیموکرات و دەستپێکردنی ئۆپراسیۆنی سەربازی بۆ سەرناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا نوێ کردەوە. لە ئێستادا هێزەکانی هەسەدە لە ڕۆژاوای کوردستان لە ئامادە باشیدان و خۆیان بۆ ئەگەری فراوانکردنی شەڕەکە بەرەو ناوچەکانیان ئامادە دەکەن. کورد ترسی ئەوەی هەیە کە ئیدارەی نوێی ئەمریکا بڕیاری کشانەوە لە ناوچەکە بدات و بەتەنها بمێنێتەوە بۆ ڕووبەڕووبوونەوەی دوژمنە زۆرەکانی لەوانە تورکیا و ئێران و میلیشیاکان و هێزەکانی حکوومەتی سووریا بە سەرۆکاتی بەشار ئەسەد کە چاوەڕوانی دەرفەت دەکەن بۆ کۆتایی هێنان بە ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ڕۆژنامەی شەرق الئەوسەد لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە ڕەشەکانی تورکیا بۆ سەر ئیدارەی خۆسەر نوێ نین، هەروەها جێبەجێکردنی لە ئێستادا قورسە لەبەر ڕۆشنایی ئەو گۆڕانکاریانەی کە لە غەزا، بەیروت و تەل ئەبیب و تاران ڕوو دەدەن. زلهێزەکان ڕێگە بەکردنەوەی بەرەیەکی دیکەی جەنگ نادەن کە ئاژاوەجێریەکانی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەباتە قۆناغێکی دیکە. لەم بارەیەوە ئیلهام ئەحمەد سەرۆکی بەشی پەیوەندیەکانی دەرەوەی ئیدارەی خۆسەر لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیان لە ئەگەری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا دەست بەجێ پێکدادانەکان سەر هەڵدەدەن. بۆشایی ئەمنی لەلایەن وڵاتانی دیکەی وەک تورکیا پڕ دەکرێتەوە. ناوچەکە نوقم دەبێت بۆ پشێوی و هەژمونی ئێران و میلیشیا شیعەکان فراوانتر دەبێت. ئەوە لە کاتێکدایە تورکیا ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی تاوانبار دەکات بە پاڵپشتیکردنی تیرۆر وەک ئاماژەیەک بۆ هێزە کوردیەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە سەرۆکاتی هەسەدە و بە باڵێکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ناوی دەبات. بەڵام لە چەندین بۆنەدا ئەو هێزە ئەو تۆمەتانەی ڕەت کردوتەوە.